سحر سەرکۆ سڵاوتان لەبێت بەیانیتان باش بێت بەیانی بینەرانی خۆشەویستمان باش بێت لە هەر جێگەیەکەوە بینەرمانن بەیانێکی پڕ ئارامیتان هەبێت و سڵاوتان لێبێت و بە هیوام هەمولایەکتان زۆر باش بن تەندروستێکی زۆر باشیشتان هەبێت بێگومان هەمیشە ئەوترێت شوناسی هەر نەتەوەیەک لە ڕێگەی زمانەکەیەوە ئەناسرێتەوە بێگومان ئێمە شۆک و میلەتی کورد خاوەنی زمانی پاراوی کوردین زمانی شیرینی کوردین بۆی لەم نێوەندەیە ڕێخستن و سازکردنی تەواوی کۆنفرانس و پانێڵ و سیمینارەکان تایبەت بەم بابەتە زیاتر کاری لەسەر ئەکرێت هەر بۆیە بەجێ خۆشحاڵیەوە چوارەمین کۆنفرانسی زمانی کوردی لە دامەزراوە گەشتیاریەکانی هەرێمی کوردستانە بەڕێوە دەچێت لە شاری سلێمانی دیارە بێگومان بەجێ خۆشحاڵیەوە زۆرێک لەو میوانانی کە بانگشتی ئێرە کراون تایبەتن بە کۆمپانیا ناوخۆی و دێرەکیەکان و قسە و باسی زیاتر یاخود تاوتوی زیاتر لەسەر بابەتەکە ئەکرێت لەم نێوەندەیە هەر بۆیە ئەوەی کە ئەم کۆنفرانسەشی ڕێکخستووە کۆمەڵگەی پەروەردەی مارگرێت و گۆڤاری زمان و زارێ بە هەماهەنگی دەستی گەشت و گوزاری هەرێمی کوردستان ئەم کۆنفرانسە بۆ چوارەمین ساڵە سازکراوە قسە و باسی زیاتر لەسەر ئەم بابەتە ئەکەین لەگەڵ تەواوی میوانەکان لەم بەشەی بەرنامە مامۆستا فەریدون سامانمان لەگەڵا بێت وەکو سەرپەرشتیاری تەواوی کۆنفرانس و لە هەمان کاتە بەڕێوبەری پانێڵیشن هەندێک زانیاری بە ئێمە و تەواوی بینەرانمانە بەخشێت مامۆستا فەریدون ئەگەر ئەرێک پێشی بێتە لای ئێمە سلااوت لێبێت و بەیانیت باش بێت زۆر سپاس دەکەم هەر بە لەوە دەست پێ بکەین ناونیشانی زمانی کوردی لە دامەزرا و گەشتیاریەکانی هەرێمی کوردستانە بۆچی ئەم ناونیشانەتان هەڵبژارد لەبەرەوەی ڕاستیەکەی وەکو دیاردەیەکی دیمەنی شارەکانی کوردستان ئەمڕۆکە ئەگەر تەماشای تابلۆی سەرجەم شوێنە بازرگانی و گەشتیاریەکان بکەین وەکو هوتێل و ڕێستۆرانتەکان دەبینین تابلۆکان یا بە زمانی عەربین یا بە زمانی ئینگلیزین کاوات یعنی بە زمانی کوردینی ئەوەی کە بە زمانی کوردیشە بەداخەوە بە کودەی سەقەتە لە ڕووی ڕێنووس و ئەلفەبێتاوە لە ڕووی ڕستەسازیەوە لە کاتێکدا ئێمە دەزانین کە بڕیار هەیە لە ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان هەروە لە دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستان کە کار لەسەر بە کوردیکردنی سەرجەم تابلۆکان بکرێ بەڵام کاری پێ ناکرێ ئەمەشیان بەڕاستی خۆی لە خۆیدا زۆرێکە لە سیاسەتی ئاسیمیلاسیۆنی زمان واتە توانەوەی زمان کە کاریگەری لەسەر ئاسایشی زمان و ئاسایشنێتەوەیمان هەیە باست کرد کاری پێ ناکرێت زمانی کوردی بۆچی کاری پێ ناکرێت و بە تایبەتیش لە دامەزراوە گەشتیاریەکانە ڕەنگە ئەوەی کە بەدی ئەکرێت بەجێی داخەوە ڕەنگە زمانی بێگانە خود زمانی تر بەکاربێنرێت جێگرەوەی زمانی کورد بێت ئەمە هۆکارەکەی چییە؟ ڕاستیەکەی کاری پێ ناکرێت لەبەرەوەی بەڕاستی ئەگەر بڕیارێک دینامیکی هەبێ ئالێت هەبێ یعنی لە سەقفێکی زەمەنیدا شوێنێک دەستگایەک هوتێلێک ڕێستۆرانتێک تابلۆکان نەگۆڕێ نەیکاتە زمانی کوردی دەبێت ڕوبەڕووی سزای یاسایی بێتەوە سزای یاساییشت ئەوە نییە غڕامێکی مادی چەند هەزار دینارێکە لە قۆناغی دوم دەبێت ئەو شوێنە بازرگانی ئەو شوێنە گەشتیار دابخرێتن یعنی دەبێت ئالێتێک بێ بۆ جێبەجێکردنی ئەم بڕیارانە بەداخەوە ئالێت نییە بۆ هیواین لە چوارەمین کۆنفرانسا کاری باش بکرێت پێشنیار و ڕاستپاردەی باش بخرێتە بەردەم لایەنە پەیوەندیدارەکان ئەگەر بپرسین ئەو ڕاستپاردانە چیە یاخود ئەو پێشنیارانە چیەکە ئەخرێتە بەردەم تەواوی دام و دەستگا و لایەنە پەیوەندیدارەکان لەم نێوەندەیە ڕاستیەکەی خۆی دەبووە لە کۆتایی کۆنفرانس ئێمە ئاماژە بە ڕاستپاردەکان بکەین ئێمە کەسێکمان وەکو بەرپرسی پەیوەندەکانی کۆنفرانس مامۆستا سالم دەستنیشان کرد بۆەوەی ڕاستپاردەکان بخوێنێتەوە بەڵام بەگشتی ئەوەی کە لای من گەڵاڵن ئەوەیە کە وەکو چۆن ئێمە لە کۆنفرانسی زمانی کوردی لە دامەزراوە دادوەریەکان کۆمەڵک ڕاستپاردەمە خستە بەردەم وەزارەتی داد و پەرلەمان و حکوومەتی کوردستان دوای ساڵی نوێ کاری پێکرا ئێستا چەند ڕاستپاردەیەکمان هەیە کە دەبێت کار بە یاسای سزادانی عراقی بکرێ کار بە یاسای بە بڕیاری زمانە فەرمیەکانی هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستان دەرچەکاری پێ بکرێ ئەگەر نەکرێ دەبێت ئەو شوێنانە ڕوبەڕووی یاسایی بنەوە ڕاستپاردەکان ئەوەیە کە هیوادارین سەرجەم تابلۆکان بە پلەی یەک بە زمانی کوردی بێ بە کوردێکی پەتی و ڕەوان بێ اینجا دواتر ئەگەر بە زمانی ئینگلیزی بێ بە زمانی عەربی کێشێک نییە ئەویان بەلای ئەمە گرینگە ئەو ڕاستپاردانن ئەو میوانانی کە لەم کۆنفرانسەیە بانگێش کراون میوانەکان کێوکێ بانگێش کراون ئەو کۆمپانیایانە کێن کە بتوانن لەم کۆنفرانسەیە ئەوانیش قسەی خۆیان هەبێت بێگومان وێڕای ینی بەشداربووان کە دە پانێڵستن تەنهەیەکیان دکتۆر کازیوە ساڵح لە کەنەدا و بە ڤیدیۆ مەحەزەرەکەی بۆ ناردین ئەوانتر
هەر نوێکیتر مامۆستایانی زانکۆن زمان ناسن یاسا ناسن لە تەوەر و بواری جیاوازدا باسەکانیان قسەی لەسەر کێشەکانی زمانی کوردی دامەزراوە گەشتیاری و بازرگانیەکان. مامۆستا فەرەیدون کۆتا پەیامی بەڕێستان چی ئەبێت لەسەر پاراستن و پاراستنی زمانی شیرینی کوردی کە ئێمە خۆمان کوردین بۆیە گرنگە پارێزگاری تەواویش لە زمانەکەمان بکەین. هەروەکو ئێمە لە ڕابردووش لە کۆنفرانسەکانی ڕابردوومان زۆر دەختمان لەسەر ئەو دوورشمە کردوێتەوە کە زمانمان بوونمانە زمان کۆڵگەی نەتەوەی ئێمەیە یعنی نەتەوەیەک زمانی نێبەبوونی نابێ بۆیە ئێمە داوا دەکەین چ لێستا چ لە داهاتوو نزیکدا حکوومەتی هەرێمی کوردستان پەرلەمانی داهاتوی کوردستان کە ئەکتیڤ بێت چالاک بێ بڕیاری یاسای سەلامەتی زمانی کوردی دەربکە ئەمە یەک دوو داوا دەکەین ئەکادیمای زمانی کوردی بکرێتەوە چونکە ئەو ئەکادیمای هەیە ئەمڕۆکە ئەکادیمیەکی وەکو هەر ڕخراوێکی کەلتوری فەرەنجی کار دەکا تایبەت نییە بە زمان چونکە گە تۆ ئەگەر ئەکادیمیاکی زمانی کوردی دەبێ پێم وایە ئەو ئەکادیمیە دەسەڵاتی یاساییش دەبێ لە سەپاندنی ئەو بڕیار و فەرمانەیە کە ڕوبەڕووی ئەو دەستگایان دەبێتەوە. سپاس بۆ ئێوەش سپاسان دەکەم. بفەرموو. زۆر سپاس. زۆر سپاس بۆ مامۆستا فەرەیدون سامان کە بەڕێزیان هەم سەرپەرشتیاری چوارەمین کۆنفرانسن و لە هەمان کاتا بەڕێوەبەری پانێڵیشن زۆر بە چڕ و پڕی جەختی کردەوە لەسەر پاراستنی زمانی کوردی و هەوڵیش بدرێت لە تەواوی دامەزراوە گەشتیاریەکانی هەرێمی کوردستانە چیتر کار نەکرێت بە زمانێکی دیکە بەڵکو ئێمە خۆمان خاوەنی زمانی پاراوی کوردین. ئەو پانێڵستانی کە لێرن بەجێ خۆشحاڵیەوە ناو پیتا یەنە نێو هۆڵی کۆنفرانس لەبەرەوەی پاشکەمێکی تر تەواوی کۆنفرانسەکە دەست پێکات بیریشمان نەچێت بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات چوارەمین کۆنفرانسی زمانمان بوونمانە ئەم بابەتە گرنگە لە نێو ئەم کۆنفرانسیا هەڵبژێراوە و دەستگای میدیایی کورساتیش سپۆنسەری کۆی تەواوی کۆنفرانسەکەی کردووە. میوانێکی دیکە لە لامانە پرۆفیسۆر یاریدەدەر دکتۆر ئازاد ئەمین پێم خۆشە لەسەر بابەتێکی هەرە گرنگ قسە بکات لە قورسی کوردستان و شاری کەرکووک پێم خۆشە زیاتر قسە و باس بکات لەسەر ئەم بابەتە. مامۆستاگیان دکتۆرگیان بەخێر ببوورە ئەفۆ بفەرموویت. دکتۆر ئازاد ئەگەر پێمان بڵێ ئەو بابەتی کە خۆت هەڵت بژاردووە لەم کۆنفرانسیا بیخەیتە ڕوو بابەتەکەت باز لە چیە کات ئامانجت چیە لە پاراستنی زمانی کوردی؟ هندستان خۆش بێ و بەیانی ئێوەش باش بابەتەکەی من سەبارەت بە هەژمونی زمانیە و کللتوریە لە سەر تابلۆکانی شاری کەرکووک ئەو هەژمونە زمانیی کەوا هەیە دەگەڕێتەوە بۆ ڕژێمی باسی فاشی کە لە سەردەمی خۆیان هەوڵی ئەوەی ئەدا بە هەموو شێوەیەک زمانی عەرەبی زاڵ بێ بەسەر تابلۆکانە لە پاش ڕاپەڕینش بە پێی دەستور ئەو مافە بە هەموو نەتەوەکان دراوە کەوا زمانی خۆیانی تێدا بەکاربێنن بەڵام ئەوەی کە جێی سەرنجە تاوەکو ئێستاش ئەو هەژمونە زمانیەی کە هەیە لە کەرکووک زاڵە بەسەریە زمانی عەرەبی زاڵە بەسەر هەموو تابلۆکان تەباشاکەین تابلۆی کوردی کەمە تابلۆی تورکمانی کەمە تابلۆی ئاشووری کەمە هیچ ئەوانەی تێدا نییە ئەمەش ئەگەڕێتەوە تەمەوەکە ئاماژەمان پێیدا بۆ ئەو سەردەمە و بۆتە کللتورێک لە لای خەڵکەکە یعنی بە پێی دەستور هەموو نەتەوەیەک بۆی هەیە زمانەکەی خۆی تێدا بەکاربێنێت بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەی خەڵکی بۆ بەکاری نایێنێ بۆچی تا ئێستاکە ئەم ئاسەوارە نەسراوەتەوە و بەم شێوەیە ماوەتەوە ئەوە کارێکی منە و توێژینەوەکەی منە. تا چەندە هەوڵی تەواو لەم کۆنفرانسەیە ئەدرێت بۆ ئەوەی زمانی کوردی لە تەواوی دامەزراوە گەشتیارەکانە بۆ لەم و دووە بە فەرمی کاری لەسەر بکرێت؟ هیوادارم بتوانن بە فەرمی کاری لەسەر بکرێت و هەوڵێکی جدیش هەبێت تەنها کۆنفرانسێک نەبێت باسی کۆمەڵێک شت بکەین و 2000 کۆتایی پێبێت هیوادارم. زۆر سپاس بژیت. سەرچاو ئەگەر خات و ئەمەل بێتە لای ئێمە سپاس دەکەین سەرۆکی دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستان خات و ئەمەل جەلال بابزانین ئەو ئاستەنگ و ئاڵێنگاریانە چییە کە لە بەردەم
جێبەجێکردنی با بڵێن یاسای فەرمی زمانی کوردی لە دامەزراوە گەشتیاریەکانە خۆی لە چیا بینێتەوە. خاتو ئەمەل بەخێراتی سلااوت لێبێت ئەم کاتت باش بێت زۆر سپاس دەکەم. هەر بە لەوە دەست پێ بکەین تایبەت بە چوارەمین کۆنفرانسی زمانمان بوونمانە بێگومان پانێڵی زۆر بە جیاواز ئەخرێتە ڕوو ئەو ئاستەنگ و ئاڵنگاریانە چییە لەبەردەم جێبەجێکردنی زمانە فەرمیەکان لە هەرێمی کوردستانە؟ سەرتا زۆر سپاس بۆ کورساتی ئەزیز کە هەمیشە پاڵپشت و هاوکارمانە و هەمیشە پاڵپشتێکی گەورەیە بۆ هێشتنەوەی ڕەسەنایەتی و کەلتوری کوردستان. زمان بوونمانە کەواتە زمان ناسنامەمانە، زمان مێژوومانە، زمان کللتورمانە، زمان فەرهەنگمانە، زمان ئەو ناسنامەیە کە لە هەموو دنیاە، زمانی کوردی کاڵەی من کوردم و زمانم کوردیە بە هەموو زاراوە جیاوازەکانیەوە. ئەمە بۆ ئێمە سەرمایەکی گەورەی مێژوویە کە بە درێژایی مێژوو فیداکاری و قوربانی گەورەی بوونراوە، بەڵام بەداخەوە لە دوای ڕاپەڕین بەهۆی ئەو ئاڵنگاریە، بەهۆی ئەو ئاستەنگە جیاوازانەوە، بەهۆی ئەو هەموو هەژمونە دەرەکیانێک کە لەسەر زمان بووە لە ڕووی هێنانە ناوەوەی هەندێک زاراوەی بیانی و تێکەڵکردنی لەگەڵ ئاکار و ڕەوشت و گفتوگۆ و نواندنی باڵی خەڵکی کوردستان وای کردووە کە مەترسی لەسەر ڕەسەنایەتی زمانی کوردی. ڕاستە هەموو بە کوردی قساکەین، بەڵام زۆر جار هەیە کوردێکە ئەوەندە شێوێنراوە کە کەسێکە بە کوردی قساکە دوو وشەی کوردیە، یەکێکی ئینگلیزیە یەکێکی عەرەبیە. ئەم تێکەڵکردنە واکە کە مەترسی لەسەرمانەوە لەسەر بەردەوامەتی زمانی کوردیە. ئێمە لە دەستەی گەشت و گوزار لە ماوەی 3 ساڵی ڕابردووە درکمان بە مەترسیە کرد و لەو گەڵ ئەوەی کە بە دوواداچوونمان کرد بینیمان زمانێک هەیە کە زمانی یاسای زمانە فەرمیەکانە لە پەرلەمانی کوردستان، یاسای ژمارە 6، بەڵام بەداخەوە ئەم یاسایە لە ڕووی کردداریەوە جێبەجێ نەکراوە و کەم تەرخەمی هەم لە دەسەڵاتی تەشریعی و هەم لە دەسەڵاتی جێبەجێکردن هەبووە. ئێمە فەرمانێکمان دەرکرد بۆ ئەوەی کە لانی کەم ئێمە لە لای خۆمان دەست پێ بکەین و ڕاپرسیەکمان کرد بزانین لە شوێنە گەشتیارەکانی ئێمە بینیمان تابلۆکان، مینیۆکان، خشتەی خواردنەکان هەمووی بە زمانە جیاوازەکانە بە بیانووی جیاواز گوایە ئەو کەسێکەیە کوردی نازانێت، بەڵام ئەو کەسە دەبێ وەرگێڕان بەکاربێنێ ئەگەر زۆر ناچار بێت. بۆیە لە هەموو دنیاشاوایە ئێمە فەرمانێکمان دەرکرد. سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بە سوپاسەوە بڕیارێکی دەرکرد و لە ڕۆژی زمانی دایکە هەمیشە جەخت لەوە ئەکەینەوە. بۆیە ئەم چوارەمین کۆنفرانسەش ئێمە وەکو دەستەی گەشت و گوزار زۆر خۆشحاڵە بووین کە پشتیوانیان بکەین و سپاس بۆ دامەزراوەکانی کە بەشدارن لەگەڵمان. ئەمڕۆ شارەزایانێکی زۆر گوێتان لێنە بێ و پانێڵەکانیش پانێڵی گرنگە بن. بە ئومێد دەکەم کە با بڵێن ڕاستپاردەکانمان ببێتە ڕاستپاردەی هەمووان، واتە ئێمە لەسەر گەشت و گوزار و بازرگانی قسە ئەکەین بەڵام بۆ هەمووان بێت. زۆر سپاس، زۆر سپاس، زۆر سپاس. خرێتە بواری جێبەجێکردن دەستەکانە خۆش بێ. زۆر سپاس بۆ سەرۆکی دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستان خاتو ئەمەل جەلال. بێگومان بە بیرشمانە چێت زۆر سپاسی میوانی دووەمیشمەکەم پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر ئازاد ئەمین کابڕێزیان پانێڵز بۆن. سپاس بۆ تەواوی هەر سێ میوانەکان لەم بەشی بەرنامە. هیوادارین ڕاستپاردەکان بخرێتە بواری جێبەجێکردن و دەرئەنجامێکی باشیە بێت بۆ ئەوەی زمانی شیرینی کوردی لە دامەزراوە گەشتیاریەکانە بۆ لەمە و دووە زیاتر بخرێتە بواری جێبەجێکردن و چیتر کار بە زمانێکی دیکە یاخود زمانی بێگانە نەکرێت. ئەگەڕێنەوە بۆ ستۆدیۆ بۆ لای هاوکارانە.